من هەموو کات خۆم بە کورزانیە و کوردستانیمە بەڵام عراق بە زیرانی خۆم دەزانم ئاسم لێ بستە مۆندیال من وەکو ئاندەرەکی سەرسەختی یانە کوردیەکان ئەوەلی هەولێر زاخ و دهۆک نەورۆز بێز یاوازی بۆ چوونی منەوەی عەزمان لێ عراقیش وەسەکەوی لۆی مستەوای عراق ببینین لە مۆندیال بزانین عراق چۆنە لە مۆندیال ئینشاءالله سێ بە یەک بەسە دەکەوی بە شانازیەوە یاریزانە کوردەکان دەتوانن گۆڵ تۆمار بکەن بۆ عێراق بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله کاکە شێرکۆی نازدار زێدان ئێقبال فەرقی نییە بۆمە هەموو کوڕە کوردن نیم ئەوەیە کوردێک بتوانێت گۆڵ و عراق بکات لەبەرەوەی عراق بزانی بێ کورد دیسی پێ ناکرێت هیوادارین عراق لە مۆندیال ببینین بەوەی مستەوای عراق ببینین من هەموو کات خۆم بە کورزانیە و کوردستانیمە بەڵام عراق بە زیرانی خۆم دەزانم ئاسم لێ بستە مۆندیال